سێم ڕۆژی خۆپشاندانی بەرفراوانی مامۆسایان و فەرمانبەرانە تا دێت بازنەی ناڕەزایەتیەکان لە دژی سیاسەتەکانی حکوومەت بەرامبەر بە موچەخۆران فراوانتر دەبێت. لەگەڵەوەشدا ئێستا لە هەڵگرانی پێدانی موچە و گۆڕانکاری لە سیستەمی حکومدا تەنها مامۆستا و فەرمانبەر و پزیشک و دادوەر نین، بەڵکو دایک و باوکی قوتابی و گەنجی بێکار و دانەمەزراویش بەشدارن و شکستی 27 ساڵی حکومڕانیش دەخەناستۆی یەکێتی و پارتی. لەم جەماوەرە من خۆم پێم خۆش بوو زۆر من و خێزانەکەم کە بین داکۆچی لەم خەڵکە بکەین، لەم خەڵکە هەمووی بێ ئیش و بێکار و بێ مەعاشە. بێگومان ئێمە بێ بیر لە مستەقبەلی مناڵانمان بکەنە. من وەکو مامۆسایەکی خوێندنی باڵا پاڵپشتی هەموو مامۆسایانی پەروەردە و تەندروستی و بەناوی مامۆسایانی خۆشمانە پاڵپشتی هەموویانەکەم. والله کاگەیان بەرپرسیارەتی هەمووی ئەکرێتە سەر شانی ئەوانەی ئەم وەزعیان خوڵقانوە. چەند ساڵەوە 4 ساڵە ئەم خەڵکە ئەناڵێنێ پێیان ئەڵێ هۆشداریان ئاەتێ هیچ فایدە و سوودی نییە لەگەڵانە. موچەکانیان بۆ ڕێکەراوانێ ئەنجا مناڵەکانم دەرجیان فۆتاوە بێ لە پۆلەکە بمێنێتەوە. هیوادارم هەچی خەڵکە بێتە سەر شەقام. طبعا مناڵانش هەست بە وەزعاکەن کە دایک و باوکێکەوتووە زروفێکە زۆر تەسیل لە مناڵەکە پێش گەورە. شێوەیەک ئەوە لە بەڕێوبەرێکەوە بە بەڕێوبەرێکی تر ئەگۆڕێ. من تەحەداکەم بە هیچ شێوەیەک تا ئێستا هیچ مامۆسایەکم سزا نەداوە لەسەر ئەوەی کە نەهاتۆتەوە بەدەوام وەناشی دەم. هەموو عالەم لەسەر چادە بێت، تەنها مەکتەب لەناو پۆلا بێ، ئەبێت تەلەبە لە پۆلا بێ، نابێ مەکتەب نەبێت. نەبوونی مەکتەب یعنی نەبوونی حکومەت. مامۆسایان بڕیاریان داوە لە بەردەم دادگای سلێمانیدا بە شەو بەڕۆژ بمێنەوە و دەڵێن تەنها داوای پێدانی موچە ناکەن، بەڵکو داوای گۆڕینی ڕیشەیی لە بژێوی خەڵکو و سیستەمی پەروەردە و تەندروستیدا دەکەن. هاوکات خۆپشاندەران وەڵامی ئەو دەنگۆیانەش دەدەنەوە کە باز لە گۆڕانکاری لە پاشەکەوتی موچەدا دەکەن و دەڵێن شتێک نەماوە بە ناوی حکوومەتەوە تا بتوانێت گۆڕانکاری بکات. هەروەها ئامادەش نین بە زیادکردنی 100,000 دینار لە موچەکەیان بایکۆتی قوتابخانە و فەرمانگەکانیان بشکێنن. ئەم دەسەڵاتە نە ئەخلاق نە چاکسازی نە چاکەخوازیان تیانەماوە، بۆیە ئەم دەسەڵاتە بە بڕوای من چاکسازی پێ ناکرێت. گۆیانە بە خۆ پیشاندەران بڵێن بۆ ئەوەی بۆیە پێویستە ئەم دەسەڵاتە وازە دەسەڵات بێنێت و خواحافیزبوونی بکە. ئەگەر بە منی وت بەیانی و باش سەر هەڵە بڕم سێری عاسمانەکەم زانم ڕاستە کار ڕۆژ بۆتەوە. زۆر سپاس. ئەسڵ و ئەساسی نییە هەچیەکەکە خەڵقە خڵەتێن و خۆڵەخاتە چاوی خەڵقەوە. ئێمە 41 ساڵە خزمەتەکەین دەرز بەو کۆمەڵە خەڵخاڵین داخی گرانم کە لە مامۆستا هەڵەت هەر بە تایبەتی خاچێر فرۆش دارسێ هەر نەبێنە باشە با بڕوە لەسەر ئەم کورسە بە عەمەلی حکومڕانی نایە. داواکاری یەکێکی باشمان بۆ بێن بە خزمەتی ئەم میلەتە و خەمی میلەتە با بە خۆیان بچێتەوانێ بەتەمایە بە ڕوب ئەم مانگە هەڵمان خەڵەتێنێ موچەیەکی تەواومان باتێ دوای ئەوەش کە حکومەتیان تەشکیل کرد بێتەوە سەر ڕوب موچەکە، بەڵام ئێوە بە هیچ شێوەیە قبوڵی ناکەین. چەندین کەس خۆی کوژ، چەندین کەس تووشی گەورەترین کێشە و جابوونەوەی خێزانی بوو. ئەمە حکومەتێکە لە هەموو جیهان نمونەی نییە و من دڵنیاتان دەکەم خۆری کۆتایی ماڵاوابوونی ئەم حکومەتە نزیکە. لە دوای ڕێکەوتنە سیاسیەکەی نێوان حکوومەتی جووت حیزبی هەرێم و حەیدەر عەبادی لەسەر موچە لە سەرجەم شار و شارۆچکەکاندا مامۆسایان و فەرمانبەران ڕۆژانە دەڕژێنە سەر شەقامەکان و داوای لابردنی سیستەمی پاشەکەوت و باشکردنی بژێوی هاوڵاتیان دەکەن و لە کارلادان و گۆڕینی ڕیشەیش لە حکومڕانی هەرێمی کوردستاندا بە حەتمی دەزانن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.